دوای ئەوەی گەنجێکی تەمەن 31 ساڵی دانیشتووی قەڵاتزێ سەردانی نۆرینگەیەکی پزیشکی لا کۆڵان دەکات بە مەبەستی چارەسەر لا نۆرینگەکە دەرزەیەکی بۆ بەکار دەهێنرێ بە مەبەستی چارەسەرکردنی بەڵام دوای بەکارهێنانی دەرزەکە گەنجەکە تەندروستی تێک دەچێت و دواتر گیان لەدەست دەدات. وێ ڕاینەدانی لێدوان لەلایەن کەسوکارەکەی تاکو ئەنجامی پزیشکی دادوەری دەردەچێ بە مەبەستی دڵنیابوونەوەیان لا هۆکاری گیان لەدەستدانی بەڵام ئەوە پشتڕاست دەکەنەوە کە پێشتر ئەو گەنجە کێشەی نەبووە و بەهۆی بەکارهێنانی ئەو دەرزیە بارودۆخی تێک چووە و دواتر گیانی لەدەستداوە. لەسەر ئەم بابەتە بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین ئاماژە بەوە دەکات بە بڕیاری دادوەر بە مادەی 411 لە یاسای سزادانی عێراقی ئەو خاوەن نۆرینگەیەی دەرزەکەی بۆ گەنجەکە بەکارهێناوە ڕاگیراوە و دۆسەی لێکۆڵینەوەشی بۆ ڕێک خراوە تاکو دڵنیا دەبنەوە لە ئەنجامی توێکاری پزیشکی دادی سلێمانی. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهیدانی قەڵاتزێش دەڵێت لە ساتی هێنانی گەنجەکە بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا بوو. دەژڵێت بە مەبەستی دڵنیابوون لە هۆکاری گیان لەدەستدانەکەی تەرمەکەی ڕەوانەی پزیشکی دادی سلێمانی کراوە. فەبرواری 22/2021 ئاگادار بە نزیکی کاتژمێری 11 پێشنیوەڕۆ بۆ ئاگادارکەینەوە کە لاشەیەک بەڵێن تەرمێک گەێنراوەتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی فێرکاری قەڵاتزێ. دوای کە پزیشکەکانمان وەریان گرتووە و پشکنینی تەواویان بۆ کردو دەرکەوتووە کە ئەو تەرمە پێشەوەی بگاتە نەخۆشخانە ئەو کەسە پێشەوەی بگاتە نەخۆشخانە گیانی لەدەستداوە بە نیشانەی ئەوەی کە هیچ ئاماژەیەکی ژیانی هیچ نیشانەیەکی ژیانی تێدا نەماوە کە گەیشتووەتە نەخۆشخانە. ئێمە هەر تەرمێک کە دەگاتە ئێرە دەگاتە نەخۆشخانە ئێمە هەڵسەنگانی تەواوی بۆ دەکەین دواتر ئەگەر شتێکی گوماناوی بێ ڕەوانەی پزیشکی دادی سلێمانی دەکەین هەروەکەوەی دوێنێکە ئەو تەرمەش ڕەوانەی پەیمانگەی پزیشکی دادی سلێمانی کراوە بۆی بە تەواوی هۆکاری مردنەکەی دیاریکراوێ. ئێمە لێرە ناتوانین دەستنیشانی هۆکاری مردنەکەیکەین بەڵام وەکو پێم گوتن لە پزیشکی دادوەری دەتوانێت دیاری بکرێت. ماوەیەکە بەهۆی خراپی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان حاڵەتی تێکچوونی باری تەندروستی و گیان لەدەستدان ڕوو لە زیادبوونە لە چەند ڕۆژی ڕابردووشدا هاوڵاتیەکی سنووری قەزای کۆیە بەهۆی بەکارهێنانی دەرزی بێهۆش بووە و تا ئێستاش بەهۆش خۆی نەهاتووەتەوە بە وتەی چەند شایەت حاڵێکیش لە قەزای پشدەر دوای ئەوەی گەنجێک دەرزی بۆ بەکارهێنراوە بە مەبەستی چارەسەر بارودۆخی تێک چووە و دواتر گیانی لەدەستداوە. لە دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.